بینەرانی ئازیز و خۆشەویست لە هەر شوێنەکەن سڵاوی ئێمەتان لێبێوم کاتتان باش. پرۆگرامێکی دیکەی ئێواری سلێمانیتان پێشکەش دەکەم. ئەمڕۆ باسی دەرزی ئاژنینەکەین. باس لە دەرزی ئاژنینەکەین، باس لە چارەسەریەکانێکین و بزانین ئەو کەسانێکین و ئەو بابەتانە چین کە بە دەرزی ئاژنین چارەسەر وەرئەگرن. بۆ ئەمە بەستا میوانداری زۆر بەڕێز مامۆستا سوهەیب مستەفامان کردووە کە بەڕێزیان شارەزان لا دەرزی ئاژنین لە هەمان کاتدا مامۆستای زانکۆی هەڵەبجەن. قسە باسەکەین لەسەر دەرزی ئاژنین و بزانین بۆ چ مەبەست و ئاماجێکیش بەکارێت. مامۆستاگیان بەخێربێت. سوپاس بۆ بەڕێزتان. پێم خۆشە سەرەتا بزانم مێژووی دەرزی ئاژنین و بۆ کەی و بۆ چ شوێنێک بە تایبەت ئەگەڕێتەوە؟ سەرەتا بەنای خۆی گەورە سوپاسی کەناڵە جوانەکەتان ئەەکەم، کەناڵی سلێمانی. سوپاس بۆ میوانداریەکەتان. دەرزی ئاژنین مێژوەکەی ئەگەڕێتەوە بۆ 3000 ساڵ پێش زاین. باشە. بۆ وڵاتی چین ئەگەڕێتەوە. چینە کۆنەکان خۆیان بە دایکی ئەم زانستە ئەزانن و لە ناو چینیەکانیشا باوەڕێک وایە کە ئەم زانستە زانستێکی ئاسمانیە، زانستەکە مرۆڤ بوونی نییە لە دروستکردنیا، لە کەشفکردنی ئەم بڵێن ئەیلمەیە. بەڵێ. لەبەر ئەوەی ئەگەر کە ئەچینە ناو قوڵای زانستەکەەوە بەڕاستی شتێکی عەجیب و سەرسوڕیانەرە. لەبەرەوەی هەنێ خاڵ کە ئێستا ئەیبینین، هەنێ شت کە ئێستا لە زانستی سەردەمای بینین ئەوان 3000 ساڵ پێش دەستە دەرکیان پێکردووە. بۆیە ئەتوانین باوەڕ بێنین بەوەی کە ئەم زانستە ئەوان وا ئەڵێن، هەڵبەتە ڕاهی بە کۆنەکان ئەڵێن زانستێکە و دیارێکی ئاسمانی خوای گەورە لە ڕێگەی نێرااوێکەوە بۆی ناردوین. جا کە 3000 ساڵ پێشەسە بەکار هاتووە، سەرەتا بۆ ئیمپراتۆرەکان بەکار هاتووە. لەبەر ئیمپراتۆرەکان کەسانی پیرۆز بوون لەلایەن و جستەیشان دەرنەکەوتەوە بە هیچ شێوازێک لەسەر جلەوە ئەمیشە کراوە. لە ئیمپراتۆرەکانە لە ناو خێزانەکانیشا چەند خێزانێکی دیاریکراوە، وەکو فامیلی سکرێت، وەکو فامیلی خێزانەکان، وەکو نهێنی خێزانەکان ماوەتەوە و تاکو ئەوەی تر بە مروری زەمن دەسا و دەستی پێکراوە بڵاو بۆتەوە و خەڵک شارەزای ئەم بوارەوە لە چینە، وەکو چۆن لە هەورامانی خۆمان ئەڵێن خەڵک هەمووی شارەزای کڵاشە. لە چینی شاسە زۆربەی جەڕاحیەت و بڵێن ئەوان کە ئەلمێکی تایبەتی خۆیانی پێڵن تونیا، لەگەڵ دەرزی ئاژینە خەڵک زۆر شارەزایی لێ هەیە لەگەڵ دەرمانی گیایی خۆیان کە هەمووی کۆکرێتەوە پێڵن ترادیشنال چاینز مێدیسن، زانستی پزیشکی میلی چینی. باشە، وەکو شتێکی کولتوری لێ هاتووە لە ناویانە. بالضبط. ئێستا لەگەڵ علمی سەردەما تێکەڵاو کراوە هەڵبەتە لە وڵاتی چین و لە وڵاتی ئەوروپاش خەریکە ئەهمیەت بەم بابەتەیان لەبەرەوەی کاریگەری و ئەنجامەکانی دەرەکەوێت. بەڵام لە وڵاتی چین و لە شوێنە میلیەکانە لە شوێنە شعبیەکانە بەڵێ شتێکی کولتوریە و ئەتوانین بڵێن هەر لە گەڕێکێکا ئەگەر پیرێک ببینی شارەزایی لە زانستەکەیە هەیە. بەڵام ئێستا کە تێکەڵای زانستی سەردەم کراوە، ئەخسایی وەشی تایبەتی طبی مۆدێرن تێکەڵای ئەم بابەتە کراوە بەوەی کە دوایی کە ئەگەر بچین ناو بابەتەکەەوە تێتەگەیانم چۆنیە بەشی تایبەتی دکتۆرەکان جیایە کە ئیش بە دەرزی ئاژنی نەکەن، هەوڵەیەن بە کەمترین عملیات و نەشتەرگەری نەخۆش لەلایەن بڕاتە دەرەوە. واتە یەکێک لە تایبەتمەندیەکانی دەرزی ئاژنین ئەوەیە کە مەسەلەن نەخۆش پێویستی بە نەشتەرگەری نیە لە ڕێگەیەکەوە. ئەوان لە چینیەکانە ئەم باوەڕیان هەیە دەستکاریکردنی جەستە واتەکردنەوەی جەستە، هەتاکو ئێستا کە لە علمی سەردەما تێکەڵاوکراوە نەجاران هەر نەبووکردنەوەی جەستە. بەڵام ئێستا ئەوڵەیەن کە دکتۆرەکان پزیشکی ئەخوێن و دەرزی ئاژینی شارەزان بە هیچ شێوازێک نەگەن بە چارەسەریکردنەوەی جەستە. بۆ نمونە لە کیسی زراوە کە ئەڵێن بەردی زراوەیەکی زراوی وەلابین، واتە کیسی زراو لابین 39 جۆر عیلاجمانەیە بۆ بەردی زراو، یعنی بە هیچ شێوازێک هەوڵ نایەن جەستە بکەنەوە. بۆیە پزیشکەکان بە ئەکادیمیانە کە ئەیخوێنن موادی تەقەڵی عملیات هەیە کە زۆر لە جسمە ئەمێنێتەوە تر خۆی لەگەڵ جسمە حەل ئەبێت ئەڕاتە دەرەوە. بەو تەکنیکی تایبەت خاڵەکان ئەگەیەنن بەیەک کە بزانن بە چ شێوازێک کەسەکە عیلاجە بێ، ئەمەش کە ینی وردەکاری و لێزانینێکی زۆری ئەوێت. لەو سەردەمایە بیریان لەوە کردێتەوە کە ئەنیکردنەوەی جەستە چەند خراپەنجاوەرە ئێستا. بالضبط. چینیەکان باوەڕیان وا بووە کە نابێت خوێن لە جەستە بێت، بە تایبەتی ئیمپراتۆرەکان خوێنی جەستەیان نابێت بڕژێت، هەوڵیانیاوە بە هەر ڕێگایەک بێت ئەم ئیمپراتۆرانە چارەسەر بکەن. جا پزیشکی چینی ترادیشنال چاینز مێدیسن کە ئێمە کورتکراوەگەڵێن TCM چەند ڕێگایەکی هەیە. مەساجی تونیای هەیە، گیا دەرمانی و هەرباڵی هەیە کە زۆر بەقوتە، بەڵام تۆزێک هەنێ حاڵەتی هەنێ بابەتی هەیە لەگەڵ دینی خۆمانەیەک ناگرێتەوە. لەبەرەوەی جاری وا هەیە بۆ نەخۆشی جگەری هەنێ گیاندار بەکارێت کە گیاندارەکان لای ئێمە ڕێگە پێدراونین بۆ خواردنیان، بەڵام زۆریش کاریگەر و ئەنجامی هەیە. و لەگەڵ دەرزی ئاژنین
لەگەڵ تەمرینی چیکۆنگی هەیە کەم چیکۆنگ بۆ کەسەکە خودی خۆی دەتوانێت خۆی بەهێزکات مەساج بۆ کەسانەیە کە شارەزانی لە دەرزی ئاژنینە دەرزی ئاژین بۆ کەسان کە شارەزان و ئەتوانن دەرزی بەکاربێن و ترسیان نیە لە بەکارهێنانی دەرزی و گرنگی ئەم بابەتش لەوەیە بۆ هەنێ حاڵەتی تایبەت ئەتوانین بڵێن ترس دروستەکە نا ترسی نییە و خۆشیەکەی لەوایە هەرکەس بەکاری بێنە کە شارەزا بوو بێخەمەتوانی ئیشی تیا بکات زۆر باشەواتە دەرزی ئاژنێن و گیا دەرمانی و مەساج ئەوانە ینی وەکو شتێکن تەواوکەری هەر هەمووی فەرێکی هەرێکێکیان فەرعەکەن لە پزیشکی چینی TCM ترادیشنال چاینیز مدیسین بەڵام لە هەمووی بەهێزتر هێرباڵ واتە گیا دەرمانی لەگەڵ دەرزی ئاژنینە دەرزی ئاژنینەکە بۆ زۆربەی حاڵەتەکان جوابی هەیە و وەڵامدانەوەی هەیە و نەتیجە ئایا بەدەستەوە زۆر باشە بزانم مامۆستا پێم خۆشە بزانم بەڕێستان لە ڕێگەی چیەوە چۆن ئەم کارە فێر بوون بەڵێ ئێمە لە پزیشکی وەرزشیە لە وەرزشا بە تایبەتی کە بەکالۆرس تەواوەکەیت هەر لە بەکالۆرسەوە تۆ بەشی تەندروستیەکانی جەستە ئیتر شارەزای بیتیا لەوەری تەشریح و فەسلە جەمانەیە و سپۆرت تێراپی ئەسەر لە عالەما زۆر بازارگەریەکی بەناوبانگی هەیە و دەوری خۆی هەیە سپۆرت تێراپی واتە عیلاج بە وەرزش کە عیلاجی ئاوی تێکەڵاوە بێ عیلاجی مەساجی تێکەڵاوە بێ ئەمانە بوون هۆکاری ئەوەی کە ئێتر من توانی مەسەلەن لە دوای بەکالۆرس خوا ئەو فرسەتەی یاد ئیشەڵا بە هەموو ئەو کەسانیش کە حەزی لەکەن فرسەتیان هەبێ بتوان بخوێن من توانیم فرسەتێک هاتە پێشەوە خوێندم لە ڕێگەی خوێندنەکەەوە شارەزایەکی زیاترمان پیا کرد لەگەڵ جەستەی مرۆڤ لەگەڵ عیلاج و لەگەڵ ئەوەیە هاوڕێیەکمان کە ئێستا ڕاگەری کۆلێژەکەمانە و کەسێکی خۆشەویستە لای ئێمە بەڕاستی کەسێکی ئەکادمی و زانستی دکتۆر ئاکوی بەڕێز لێرە ڕێز سڵاو خۆشەویستیم هەیە بۆی دەستخۆشی لێکم هاوکارێکی زۆر باشم بوو بۆی کە من ئەم زانستە پەرە پێ بم بەوەی کە لە کاتی کۆرۆناکە ئێمە دەستمان کرد بە خوێندن چونکە ئێمە پزیشکی وەرزشی نزیکە لە عیلاجەوە بڵێن وەرزش هەمووی بەعام کە تۆ گەر سوچێکی عیلاجی وەرگری هەوڵ ئەیشتێکی لەگەڵا فێربیت هەوڵەی زانستی تەواوکەری تری لەگەڵا فێربیت تێکەڵاوێکی بۆی بتوانی ئەنجام بەدەستبێنی ئێمە سەرەتا لە مەساجەوە دەستمان پێکرد بە شێوازێکی ئەکادمی تەدلیکی بڵێن عیلاجی لە ئێران کە ئەم حاڵەتە هەبوو کۆرۆنا هەبوو بەسەرا نەیانێ هەڵا بچینە ئەو دیو ڤیزە نەبوو کۆنتاکتێکی بۆ دروستکردن بە حکمی ئەوەی کۆتا ساڵی خوێندنی بوو لە وڵاتی ئێران ئەو لە دکتۆراکەی خەڵکی ئەناسی و دۆست و برادەری هەبوو هەر چۆن نەبێت توانیمان چەند جارێک ڤیزە وەرگرین و بۆ مانەوە لێ بمێنینەوە تاکو ئەوی بتوانین خوێندنەکە تەواوکەین لێوێ ئەم زانستە زۆر ئەهمیەتی پێدرێ گرنگی پێدرێ و وڵاتی ئێران بۆ بەناوبانگن لە تەرجومە زۆر گرنگ زۆر مهمن و زۆر گرنگی بە بابەتە تازەکانی سەردەمێن لەم زانستەیە کتێبی زۆریان وەرگێڕا سەر زمانی فارسی سواز بخوا کە من فارسیەکە باشم تایەتر لەوە هەوڵمیا فێر بم و ئەوی زۆر هاوکارم بوو لە مانەوەم و لەوەی کە خولەکان کەی دەست پێکا و کەی من بتوانم بەشدار بم ئیتر دوای ئەوە کە لە ژێر چاودێری زانکۆیەکی جۆرجیا بە سەربەشتی زانکۆی ئاهلی تاران ئەم خولە بۆ ماوەی ساڵێک بەردەوام بوو بە هەموو کۆی هاتوچۆ و بڵێن بابەتە عملیەکانەوە ئێمە نزیکی 2 ساڵێک خەریکیان بابەتە بووین لە سەردەمی کۆرۆناکەەوە تاکو ئیترەوەی کە وردە سنوور کرایەوە بە کارتی ڤاکسینە چوینە ئەو دی و ئەمانە تۆزی سەرێشی بۆ دروستکردین بەڵام لەخوا بەزیاد بێ بە حکمی ئەوەی کە حەزی لە هەر شتێ بێ پێگەیت ئیتر بۆ هۆکاری ئەوەی کە بتوانین شارەزایی تیا پیا بکەین و دەست بۆ ئەو بەرین کە بە خۆمان ڕێگە بە خۆمان بێن عیلاج بۆ خەڵک بکەین چارەسەر بۆ خەڵک خۆش بێ دەستە خۆش بێ بزانم ئەو بابەتانە چین کە زیاتر خەڵک بۆ ئەو سەردانی ئێوە ئەکەن و فیدباکی خەڵک چۆنە لەسەر ئیشەکانتان زیاتر خەڵک بۆ چمە بەستێک سەردانی ئێوە ئەکا ئەم حاڵەتە کە بێڵین پزیشکی چینی خەڵک شارەزایی نییە لە زانستەکەیان نازانێت بۆچی بەکارێت پزیشکی چینی با بڵین TCM ئەکیوپەنکچەر پەنکچەر واتە کونکردنە چۆڵی تایە پەنچەرە بێ ئەوە لە کوردیا بیستومان واتە کونکردنی ئەکیو خاڵی تایبەت باشە ئەمە خاڵی تایبەتە دەرزی تیادانی ئەو حاڵەتی بۆ دروستەکەی عیلاجی بۆ دروستەکەی فەرقی هەیە لەگەڵ درانیدلینە کە ئێستا خەڵک لێرە درانیدلین بەکارێنێت لە سەنتەرەکانی فیزیۆتراپی چارەسەری سروشتی خەڵک و ئازانێت کە ئێمەڵین دەرزی ئاژنین هەر بەوە تێگا کە لە سەنتەری فیزیۆتراپەکانەکەین بۆ نمونە بۆی پێشێ بڕۆ منەوە بابەتەکە کە چی هەیە خەڵک چارەسەری بۆ بکە من سۆشیال میدیامان هەیە ئەمە پەیجی سەنتەرمانە بێن بەڕێوە کە ئەڵین ئیش بۆت بەهێزکردنی چاوەکەین خەڵک ئیمۆجی پێکەنینمان بۆ دانێ لەبەری تێنەگەشتۆ لە زانستەکە لە کاتێکە دەرزی ئاژنین بۆ بەهێزکردنی چاو بۆ دووربینی نزیک بینی بۆ شەوکوێری بۆ ڕنگکوێری بۆ پەڵەی چاو بڵێنەوەی کە پێڵێن مێشە درۆینە بۆ ئەمانە زۆر بەهێزەوە بۆ ئاوی ڕەش و سپیش ئیشەکە بەڵام ئەوانەی کە ئاسانترن کاتی کەمتری ئەوێ خەڵک دەتوانێت سەردام کە ئەوانەی کە
زۆرتر مثلەن 12 جەلسەی خەڵک ئەوە ناتوانێت بکە بۆیە کە ئەڵین تەنانەت بۆ چاویش تەنانەت من نەخۆشی شەکرێشم هەیە بۆ شەکرێژی شەکەین خەڵک گاڵتەی لێت بۆیە لە ڕێگەی کەناڵە جوانەکەی بەڕێستان و هیوادارم خەڵک ئەمە تێبگات کە دەرزی ئاژنینی چینی بە کولی و بە گشتی ئیش لەسەر جەستەی مرۆڤەکە ئەکات باڵانسی ئەکاتەوە گرنگ ئەوەنی هەر نەخۆشیەکی بێت تەنانەت ماستەر تانگێکەکە لە عەباقیرەکانی لێهاتووەکانی دەرزی ئاژنین بۆ سەرەتانی پرۆستات و سەرەتانی سنگ و سەرەتانی ڕەحم دەرزی ئاژنینی کردووە کە لە ساڵەکانی 1950 ڕاتە وڵاتی ئەمریکا و سەفەرەکات دکتۆرەکان زۆر پێی سەرسامە بن بارهۆکارێک بێت نایڵ عیلمەکەی زۆر پەرە بسەنێت بەڵام ئێستا شاگردەکانی و ئەوانین لە بەردەستیا بوون زۆر گرنگیان بە بابەتەکەی یاوە کە کتێبی تایبەتمان هەیە پێڵین خاڵە سیحراییەکانی ماستەر تانگ کە لە هەموو نەخۆشیەکانە جوابی زۆر خێراوەرەگریت بۆیە دەرزی ئاژنین بۆ نەخۆشیەکانی مێشک و دەمار بۆ نەخۆشیەکانی ئێسک و ئێسکە پەیکەر بۆ نەخۆشیەکانی ماسولکە بۆ نەخۆشیە دەرونیەکان کە ئەمەشی بۆکەین بۆ نەخۆشیەکانی کێشەکانی ئافرەت زۆر بەهێزە و بۆ نەخۆشیەکانی ئیفلیجی و جەڵدە و بەس ئۆتیزم تۆزی دەرزی ئاژنین تیادە سەوسان و ساوە دەرزی ئەگینا هێرباڵەکەی هەیە ئەگینا بۆ هەموو بابەتەکان ئیش ئەکات لە هەنێ بابەتە بە چارەسەردا ئەنرێت لە هەنێ بابەتیشە بە مەنیجمنت دواتە ئیدارەکردن و کۆنتڕۆڵکردنی نەخۆشیدا ئەنرێت بە نمونەوەکو ڕۆماتیزم وەکو سەوەفان سەرەتا بە ئیدارەکردن ئەگەر کەسەکە تااقەتی جەلەساتی هەبێ بماوەکی درێژخایان ئەبێ بە عیلاج بۆیە جیاوازی هەیە لە کەسێکەوە بۆ کەسێکی ترکە چۆن بتوانێت خۆی سەردانی کەسەکان بکات بۆ دەرزی ئاژنین دەرزی ئاژنین عیلمێکی فراوانەوە وەکو زەریایەک وایە هەتا کۆڕیتە قوڵایی زیاتر و کاتە هەستەکەی هیچ پێ نەبێت بزانم شێوازی چارەسەرەکەی چییە ینی ئەو نەخۆشیانی کە باست کرد لە جەستەی هەر کەسێکا بێ هەر لە ڕێگەی بڵێن ئەم بەشەی کەسەکەەوە ئەم بەشەی لەشی کەسەکە و چارەسەرەکە یاخۆ لە هەموو بەشەکانی دیکەی ئەتوانێت چارەسەری وەربگرێ زۆر باش یەک ڕوونکردنەوەی بچووک بم پێشەوەی وەڵامەکەی جەنابە بەمەوە دەرزی ئاژنین شێوازی کارکردنەکەی با پێ بڵێم چۆنە بۆی خەڵک شارەزا بێت باشە 12 ڕێڕەومان هەیە لە جەستەیە ئەم ڕێڕەوانە جاران 3000 ساڵ پێش ئێستا خۆ دڵیان نەناسیوە مەعیدیان نەناسیوە گەدە بەڵام لە نوکی پێوە گەدە دەست پێکات تا لای چاومان ئەمە ڕێڕەوی گەدە بووە ڕێڕەوی دڵ مەسەلەن لێرە دەست پێکە تا ئێریا لێرە دەست پێکە هی ڕیخۆڵە تاکو سەرەوە ئەمە ڕێڕەوەکان ئەم ڕێڕانە 12 ڕێڕەون لەگەڵ دوودانە ئێکستراواتە زیایە لە ناوڕاستی ورگمان بۆ خوارە لە ناواستی پشیشمان بۆ خوارەوە ئەم 12 ڕێڕەوە بریتە لە 360 بۆ 61 خاڵ بە پێسەرچاوەکان کە یەکسانە بە ڕۆژەکانی ساڵی چینی لە هەر ڕۆژێکات خاڵێک چالاکە بێت باشە ئەم خاڵەکە لە هەر ڕۆژێکات چالاکە بێت ئیتر ئەو خاڵە هەنێ لەکەوتی ئەکەوێتەوە پزیشکێکی چینی ئەزانێ ئەمڕۆ چەندێکی مانگی چینی ئەزانێت چ خاڵێکی چالاکە ئەگەر کەسەکە ڕاتە لای مەسەلەن هەڵچوونم هەیە بۆی ئەڕوا بزانە ئەو خاڵی چالاکەیانە ئەمڕۆزانی ئەمڕۆ چەنی مانگی چینی من ڕاستەکەی ئێستا لە تەقیبی مانگی چینیا زۆر شارەزای لە بۆی ئەڵم کە بووی بە پزیشکی چینی ئەبێ زیاتر لەگەڵ بابەتە کابڕی ڕۆژانە لەگەڵ یابی مەبەستە بووکە بڵێ کە ئەمە زۆر ورترە ینی زۆر کاتی زۆر عیلمێکی زیینووە یانی تۆ لەگەڵ یانە بیت بەڕاستی کۆنتڕۆڵی ناکەی جا بەدەر لەوەی کە ئێمە بڵین چ خاڵێک چالاکە ئەم 12 ڕێڕەوە بەسراونەتەوە بە ئۆرگانەکانی جەستەمانەوە شەشیان 6 بە 6 وەکو ساردوگەرمان بیەنە پێشچاوی خۆت کارەبای ماڵەکەت لە بۆردەکەوە چی بۆ ئەکرێت ساردوگەرمی هەیە شین و سووری هەیە کارەباکە ڕێک بزەبت لە جەستەیشا بۆ شێوازەیە سارد زیاد بێت مشکلە دروستە بێت گەرم زیاد بێت مشکلە دروستە بێت باڵانسەکە ڕائەگریت ئەبێتە هۆی ڕێکردنەوەی جەستەی کەسەکە و عیلاج بۆ کەسەکە دروستەکەی بۆیە ئەو کەسانی کە عیلاجیان بۆکەی لە پزیشکی چینیا پێویستە کا سەرەتا داینیشێنیت جوان بە وردەکاری ژیانی لێ بکۆڵێتەوە بزانیت چێتی سەرچاوەکەی و پێ بڵێ لەکوێ ئەژی پێ بڵێ ئیشی ڕۆژانەی چۆنە پێ بڵێ چەندە مناڵی خێزانەکەیتی پێ بڵێ سەعات چەنە خەوی چی ئەخۆی واتە ڕۆڵی لە سەرەتا ڕۆڵی دکتۆرێکی دەرونی یاخۆت بە حیسێکی اجتیماعیشە بینن لەو کاتەوە ئەوە زۆر دەورێکی گرنگی هەیە ئەگەر کەسەکە ئاسایی بێ بەلای ئەبێ و پرسیاران لێ بکەی کە تۆ ئایا مەسەلەن کێشەی دەرونیت هەیە ئایا تۆ ئەو کێشە دەرونیانت هەڵچوونە یاخۆت کەنارەگریت لە ماڵەوە چونکە هەر ئۆرگانێک لای ئێمە لە پزیشکی چینیە هەر ئۆرگانێک بەرپرسە لە سیفاتێکی دەرونی باشە بە نمونە ئێمە باسی سپڵەکەین کەسێک ئەگەر سپڵی کێشەی هەبێ ئەو وزەیە لە سپڵایەتی سوچێک لەگرێ لە ماڵەوە کەنارەگرێەوە خۆی داهێنشێ بێدەنگ کەسێک هەڵەچێ مەسەلەن زوو تووڕابی و عەسەبی و پەلێتی لە ترافیکا و لە سەری نانەوە پەلێتی و لە دایرە پەلێتی هەموو شوێنە پەلێتی بەڵێ ئێمە کێشەکە گەڕێنەوە بۆ دڵی
نەک ئەو دڵی کە حساب بێ هەمومان نەخۆشی دڵمانەیە ئەو نەخۆشیە کە پزیشکی غەربی ئەڵێن دڵ مەسەلەن ئەبێ بڕۆی ئیکۆی بۆ کۆی دووچی بێت نا لەبەرەوەی ئێمە کاتێک ئەڵێن دڵی کێشەی هەیە دڵ لەگەڵ هەر ئۆرگانێکی ئەوش تاواکەم بۆ وتەکانی خۆم کە بۆی تێبگەیت ئۆرگانەکان بەیەکەوە کەپڵ ئۆرگانن ژن و مێردن واتە ساردێک و گەرمێک بەیەکەوە ژن و مێردن دڵ لەگەڵ ڕیخۆڵابوون ئێمە کاتێ ئەڵێن چارەسەری دڵ ئەەکەین ئەچین کێشەی ڕیخۆڵی حەلەکەین ئۆتۆماتیکی دڵ لێەوە باڵان زۆرەگرێ لە پزیشکی غەربیاوانی ئەڕوا پزیشکەکە چیەکات ئەڵێ بڕۆ ئیکۆی دڵم بۆ بکە بڕۆ بزانە سۆنەرم بۆ بکە بزانە دەماری نەگیراوە بزانە چاوری خوێنی نییە یەکسەر ڕاستەخۆ لەسەر دڵ ئیشەکە ئێمە وانین کولی جسمی کەسەکە هەڵەسەنگێنیت لە لاوە با بڵێن لە کەنارەوە ئەڕی بۆ نەخۆشیەکە لە کەنار چاوەڕێی بۆ نەخۆشیەکە زۆر ئەنجامی باشیش بەدەستێنی کەسێک لای ئێمە گەر دڵی کێشەی هەبێت دڵە کوتەیە بێ هەناسەتونیە بێ قەبزە بێ بەعکسی شەوەگەرەمانی هەبێت دڵە کوتەی بۆ دروستە بێ بۆ نمونە وە لە ڕووی دەرونشەوە تەسیری لێەکە جاری وایە خەویتێکە چێ جاری وا هەیە هەڵەشە و تووڕە ئەوە بێ جاری وایە ئارەقەکات بۆچی لەبەرەوەی ئەم سارد و گەرمە دڵ لە جەستەیە لووتکەی چڵەپۆپەی ئاگرە گورچیلە لە خوارەوەی جەستە چڵەپۆپەی ئاوە کاتێک سارد و گەرمان هەبووە بێ ئاو ئاگر باڵانس بن باشە ئاو ئاگر باڵانس بن ئەچێتە بواری 5 ئلیمنت واتە 5 ئەنسۆرەکەی تووبی چینی لەم پێنجە تێ بگەیت وە بزانی چۆن هەڵسەنگاندن بۆ کەسەکە بکەی ئەتوانی زۆر بە ئاسانی ئەنجام بی بەدەسەوە بۆ کەسەکان زۆر باشە 5 ئلیمنت بەڵعف 5 ئلیمنت بریتە لە زەوی بریتە لە دار بریتە لە ئاگر بریتە لە ئاو بریتە لە هەوا ئەمانە چین هەرێکیان دوو ئۆرگانەکەن بە نەوەی خۆیان باشگەڕێتەوە بۆ سروش لە پێشتر لەگەڵ سروشتاون بۆ نمونە ئێمە باسی زەویەکەین لەگەڵ باسی کانزاکەین زەوی گەدە و سپڵ ئەگرێتە خۆی کاتێک ئەڵەی زەوی مەسەلەن پەلاماری داریاوە کاتێک دار کە بریتە لە زراوجگەر بۆ نمونە یا ئەڵەی مەسەلەن ئاو پەلاماری ئاگریاوە ئەم شوازە مستەڵحاتی خۆمان بەڵام کە تۆ کەسەکە فۆرمێک دێ بۆی پڕەکەی تۆ زانی چی پەلاماری ئەو کاتە ئەزانیت کەسەکە لە دایم سەرمامە ئەزانی کە گورچیلەی بەشی سەرەوەی ئاو نانێرە بۆ بەشی سەرەوەی بەشی خوارەوەیشی ئاگرەکە نایەتە خوارەوە بۆ بەشی خواروی دایم سەرمایەتی نوکی قاچەکانی خەریکە ئاتەزێ و بەشی سەرەوەشی ئەڵێ وەڵام مەسەلەن لە هاوی ناملم و مەسەلەن باڵم و مەسەلەن سنگم ئارەق زۆرەکە ئەوە ئیستمەوە کەمە پرسیار لە پێیجەکەت بینیم تم باوە و پرسیاری لێ بکەم کە باسیەوەکەی کە دامەیەکێک پەنجەکانی دەستی بەستێتی و قاچی بەستێتی دایمە لە هەر چوار وەرزەکە بەم شێوازە بۆی ئەڕێن ئێمە کاتێککە ئەبینین باڵانسی ئاو ئاگرنیە ئێمە باڵانسیەکەینەوە بەوەیکی ئەگەر ئاگر بوو ئێمە بە شێوازی جوڵانی دەرزیەکە چونکە جوڵانی دەرزی زۆر مهمە لە پزیشکی ئەتوانی دەرزیەکەمان بۆتاقیێتەوە بزانم ئەمە دەرزیەکانی ئێمەیە ئەمە دەرزیەکەی بەبێ ئازارەوە ئەمە شێوازێکی دەرزیە کە هەیە مثلەن شێوازی جۆرا و جۆرە یاخود بۆ هەموو بەڵێ گەیجی هەیەواتە قایمایی هەیە کەسانی قایمەوە درێژی هەیە 25 25 سی 25 حەڤە 25 ئەو بەم شێوازە ڕاتە خوارەوە مەسەلەن 25 مانێ 25 درێژە 25 قایمەیەکەتی لە 125 ملیمێک چوار دانەخی نەپاڵێک ئەبێ بە 1 ملیم بەپانی دەرزیەکان ئەمانە ناوەکەیان وەکو کانۆلا کون نییە بۆیە ئازاری نییە بەڵام کە دەرزیەکە ئەکەین بە ناو دەستی کەسەکەیە ئەبێت بیجوڵین بۆی ئەو خاڵە بدۆزینەوە ئەو خاڵەکە ئەدۆزینەوە وزەیەک دروستە بێ لە جەستەیە ئەو دەرزیە بۆ تەنها بۆ یەک کەس بەکاریە دیسپۆسەبڵە کە بەکارێنی فڕێیت بۆیە تۆزێک ئەگەر لەوە چ ڕەنگە تێچوویەکی تۆزە زیاتری لە بڵێن ڤیدیۆکەی کەسەکە تێبچی ئەوەی دەرزیەکە فڕەیی چونکە دەرزیەکان بەکارنایەتەوە تۆزێکی لە وڵاتێکی دوورەوە گاتێنە لەبەر عیلمەکە فراوان یەگەناسە لە وڵاتێکی وەکو ئێرانە شەریکی گەورە هەیە هەرچی دوێ لەم بابەتە دەستەکەی بەڵام وڵاتی ئێمە زۆر بە ناڕەحەت دەستەکەی ئەم بابەتە کە ئەمانە بەکاریەت فڕێیت تر دوای ئەوە وزە بەخشین و زەوەرگرتنمان هەیە تەنانەت ئەو دەرزیەش جاری وا هەیە ئەڵە نەبێت دەستکێش لە دەسابێت نەک لە بەرەوەی پاک و تەمیزی بۆشی دەست ئاراستەی وزەکە نەگۆڕێ تۆ بێ بەکاری بێنی کەسێکە بەکار ئەنیسە لە تووبی غەربیا بۆ پاک و تەمیزی بۆ میکرۆبوانە بەکارێن بەڵام ئێمە سەرڕای بۆ میکرۆبش بەکارێنین بۆ ئەوش بەکارێن ئەو دەرزیەکە ئەجوڵێن وزەی من نەقڵ نەبێ بۆ کەسەکە وزەی ئەویش نەیە بۆ من ئەم وزەیە کە خەڵک بە هەڵەلی تێ ئەگات زۆر جار ئەوە نییە کە وابزانن لە جیاتی دین مەکاریە و بۆ خواپەرسی و مەسەڵەن جێگرەوەی دین ئیسلامە نەخێر زۆر هەڵەیە ئەم وزەیە چارەسەری جەستەی پێ ئەکرێت وەک چۆن ئێمە لە کاتی نوێژی ئیسلامی خۆشمانە
ئێرە بۆ مەکە ئەڵێ هەست بە ئارامیەکە کە موزەیەک دروستە بێت ئەو باحیسە لە ڕۆحەوە بەڵێ باحیسە ڕوسیەکە سەلماندوێتی کە چاکراکان چالاکەم کاتی دەستنوێژەگری خۆم شتێکی علمی و سەلماندوێتی کەواتە ئەمەش هەر هەمان ئیشە جارڕەبتی کەمەوە بۆ قسەی سەرەتامەوە کە ئەمە زانستێکی خواییە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەڵێ ئاڵتون بۆ پیا و زی بۆ ئافرەت زی بۆ پیا و ئاڵتون بۆ ئافرەت لە پزیشکی چینیا ئێمە چیمان هەیە ئاڵتون بریتیە لە مەوادێکی سارد عفو گەرم باشە زیوش بریتە لە مەوادێکی سارد لەوێش زیو بۆ ئافرەت بەکار نایانی چونکە ئافرەت بوونیەی بە ساردا ئەندێت سارد و سارد مشکلە دروستەکە ئەبێ کەمێک لە گەرما لە جەستەیە بێ بۆی باڵانسی سارد و گەرما دروستکە ئەوش کەمەکە چی ئاڵتونە پیاویش کە خۆی گەرمە بوونی چست و چالاک و گەرمە ئەوە ئیشەکە بەڵێ ئەبێ کەمێک زیو لە جەستەیە بێت بۆی باڵانسی گەرمای جەستەیە زۆر باشە بزانم بۆ کێ بۆ چ تەمەنێ ئەتوانێت دەرزی ئاژنین بکەی بۆ هەموو تەمەنێک ئەتوانی بۆ هەموو تەمەنێک ئەتوانی دەرزی ئاژنکەی تەنانەت چکۆ نەخۆشیانی کە باست کرد یعنی لەوانێ مناڵی شوێنێکات معڕز بن زۆر بزان بۆ مناڵیش ئەتوانی هەڵ تەمەنێکی دیاری کراو بێت بۆ هەموو کەسێک ئەتوانین دەرزی ئاژنین بکەیت تەنانەت بۆ مناڵیش بەڵام بۆ مناڵ دەرزی جاروایە بەکار نایانین تەکنیکێکمانەیە جاروایە گەر دایک و باوکەکە ڕازی بێت بۆ مناڵ دەرزیەکە ئەچەقێنێت و ئێنتە دەرەوە کار هەستی پێ ناکات هەر یەک زەڕە لێت و ئێتە دەرەوەتەوە هەر ئەوەنە هەر لە خاڵەکە تحریک بێت بەڵام زۆر بەکار نایە لە وڵاتی خۆمانە و ئێمە خۆمانی لە بە دوورەگرین لە بەرۆی جاری وایە مناڵەکە شتێک دەرەکەوێت لە جەستەیە زانێت خەتای دەرزی ئاژینەکەی نە ئەو واز لێ بێنە لە جیاتی ئەوە چیمانەیە ئەکیوپرێشەرمانەیە تۆ لە جیاتی ئەمە خاڵێکی دەرزی ئاژین لە جیاتی دەرزی لێی ئەڵێ ئادەی بۆی پەستان ئەو پرێشەر واتە پەستانی خەرسەر ئەوە بۆچی بەڵێ ئەمە بۆ ئەوەی لە جیاتی بری مەسەڵەن کەسەکە لە دەرزی ترسا کەسەکە لە کێشەی لەگەڵ فۆبیای دەرسی هەبوو ئەو کاتە چی بکات ئەو کاتە بەدەست یاخود بە مەساج یاخود بە گواشاواتە کڕاندن ئەو خاڵانە تحریک بکات و ئێمە میکرۆسیستەمانەیە میکرۆسیستەمەکان ئەمە سەرە ئەسکاڵپ ئەوەش گوێچکەیە ئەوروپا زۆر گرنگی بە میکرۆسیستەمی گوێەیە پرۆفیسۆر نوژێ لە ساڵەکانی 1970 کە ڕاتە وڵاتی چین و لێو ئەم زانستەیەنێتەوە لەگەڵ خۆیان زۆر گرنگی بە میکرۆسیستەمی گوێچکە ئەیات و پەرەی پێ ئەیات ئەو ئامێرێک ئێستا من لەبەردەستمان دامناوە ئەو ئامێرێکی تایبەتی کۆمپیوتەریە لە گوێچکە بەکارێنین بۆ فەحس بۆ پێمان ئەڵێ کە تۆ نابێت لە خۆتەوە زی و ئاڵتون بەکاربێنی زی و ئاڵتونەکە پێمان ئەڵێ کەسەکە زیوی پێویستە یاخود ئاڵتونی پێویستە ئەتوانین تاقیکەینەوە بەڵام دەرزی تایبەتیشمانێ ئەو دەرزی ئەوە سابتە یەک مانگ جارە لێ بە دەرزیە نە ئەوە دەرزینی ئەوە بەس تێستە و بۆمان دیارەکە دەرزیەکەیشی ئەوەی سم نەمێنەوە لەگەڵ خۆمە یا ئەمەدا ئەنین ئەمە پێڵێن ئەتوان ببین دەرینی بە سێرێکی بکەین ئاساییە بەڵێ ئەمە ئینتەردێرماڵە ئەمەیان ئەمە دەڕۆژ جارێکە ئەوە هەفتەی جارێکە ئەمە وەکو حەبی پارەستۆڵۆیە بەس ئیسفەنجە ئەویان مگناتیزە دوو نوعمان هەیە ئەمەکو لەزگە ژوایە بەڵێ لەزگە لە گوێچکی کەسەکە ئەمە بۆ چ چارە ینی ئەمە هەستەکەم بۆ چارەسەری ینی شوێنی تریشتن لە ڕێگوێچکەوەی وانە بەڵێ لە ڕێی گوێچکەوە ئەوروپیەکان لە ڕێی گوێچکەوە 150 بۆ 200 نەخۆشی عیلاجەکەن مهمەکەی لە چیە ئۆریکولەر فێراپی باشە لە ڕێکخراوی WHO ئۆریکولەر فێراپی ئاعترافی پێکراوە کۆنفرانسی تایبەتی لەسەرکرێ و ئەوروپا بڵێن مەدرسەی تایبەتی بۆ ئۆریکولەر فێراپی هەیە گرنگ ئەوەش هەر بۆ گوێچکە بەکارێت بەڵام ئەوە دەرزی ئەچەقێ بە ژێرپێسەکەیە دەڕۆژ جارێک بەکارێنی دوای دەڕۆژەکە لێەکەیتەوە لەوە دەڕۆژە خۆی ئیشەکە تەبەدۆرە دەرزەکان کردو بە ناوە بۆ ئەوەی پیس نەبێت و کول نەبێت کە بزانم دەرزی ئاژنین بۆ کێ بەکار نایێت کێ مثلەن نابێ بەکاری بێنێت بەڵێ بۆ هەموو کەس بەکارێت بەڵام ئەو کەسانی کە بڵێن توانای وەڵامدانەوەی تۆیان نییە وەکو ئەوی کە کەڕوڵاڵ بێت وەکو ئەوی کە نوقسانی لایەنی دەرونی هەبێت نەتوانێت وەڵام باتەوە بە شێوازێکی دروست بۆچی تۆ پێشەوەی کە دەست پێ بکەی ئەو پرسیارانەی لێکی کەوتمانوە لە کاتێکیش دەرزیەکە بەکارێنیت پێی ئەڵێی ئایا وزەکە دروست بوو هاتە سەرەوە چوویە خوارەوە هەست بە وزەکە ئەەکەی پێڵی سڕبوون هەیە یا تەزود هەیە ئەم حاڵەتانە کە دەرزیەکە ئەجوڵین لە جەستەیە وەڵام ئەیاتەوە بۆ تۆ شتە گەیەنێت باشە لێکەوتەی خراپی نییە ئەو هیچ لێکەوتەیەکی خراپی نییە بە تایبەتی کە ئێستا میکرۆسیستەمەکان زۆر گرنگی پێدرێت سکاڵپ گوێچکە سۆجۆکی دەست لەگەڵ قاچ و شتێکی زۆر عجیب کە لە ساڵی 2013 خرایە بەردەسی خەڵکەوە دکتۆر جۆن بۆیڵ لە دانیمارک لە 1990ەوە خەریکی ئەم داهێنانەیەتی
هەستا بە داهێنانێک لێوان لە سەرچی لەسەر دەرزی ئاژنین ئەو هاوبیری کردەوە وتی بۆچی کاتێک ئێمە پەنجەمان مەچەقۆیەک ئەبڕین یاعازەڕا بۆ مێشک خۆی هجوومەکە بۆ ئەو شوێنە خوێن ئەمەیە خۆی تەرمیمەکە خۆی دروستەکات ئیلا ئەم جەستەمان هەمووی ڕەبتی بە یەکەوە هەیە بەدەر لە خاڵی دەرزی ئاژنین زانستێکی تازەی داهێنا کە پێی ئەڵێن نیورۆ تو زە ڤیژن ئەوان ئەڵێن ڕێگایەکی تازە بۆ بینین زۆر کاریگەری بۆ نەخۆشیەکانی چاو هەیە تەنانەت بۆ ئەو نەخۆشیانیشی کە لاعیلاجن ئەمە دکتۆر جۆن بۆیڵی دانیمارکی کە ئێستا ئەوروپا زۆر گرنگی پێ ئەیە لە جونگەکانی دەست و کۆمەڵی خاڵی تایبەتە دە ڕێگای تایبەتە بەکاری ئێنێ پەیوەندی بە خاڵۆنێ پەیوەندی بە جمگەی جەستەوە هەیە کە مێشک چالاکە کاتەوە مێشک وا لێ کات خۆی ڕیکەڤەری بکاتەوە بۆمان دەرەکەوێت ئەگەر بچیتە ناو ئەم عیلمەوە جەستە یەک مەکینەی گەورەی چارەسەری تایە زۆر بەهێز زۆر بە قوت چاوەڕێی ئەوەیە تۆ چالاکی بکەیت جا ئەو چالاکردنە بە دەرزی ئاژین بێ بە مەساج بێ بە عیلاجی ئاوی بێ بە وەرزش بێ بە هەر شتێ بێت تۆ خۆت ئەتوانی ڕیکەڤەری خۆت بکەی ڕۆژانە و ئەتوانی خۆت نوێ بکەیتەوە بەوەی کە چۆن شارێک پێویستەکە کۆمپانیاوی باڕێ و پاک و خایەنیکە تۆش جەستەی خۆت بەریت بەڕێ و پاک و خایەنیکەی لە هەموو ئەو دەردانی لە ناو جەستەی خۆتە ئەتوانی خۆت عیلاج بکەی بەڵام یەک تۆز تااقەتی لەگەڵیا هەبێ بۆیە ئەم داهێنانی جۆن بۆیڵ زۆر دەنگیاوەتەوە ئێستا بە تایبەتی بۆ نەخۆشیەکانی چاو بە تایبەتی تر ئەو نەخۆشیانی کە چارەسەر ناکرێن لەسەر 8,000 نەفەر دەرزی ئاژنین ئەنجامیاوە لە 1990 تا 2013 ئەم 8,000 نەفەرە ئەو نەخۆشیانی کە ئاسانی لە چاوە عیلاجی کردو بە ئاسانی لە سایە هەفتای ئەم خاڵە زۆر مهمە لە سایە هەفتای ئەو نەخۆشیانەی کە چارەسەر نەبوون دکتۆر وتی بڕۆن ئێوە لەگەڵ نەخۆشیەکەتان ناڕابێن لە سایە هەفتای ئەو کەیسانی چارەسەر کردو ئەمە نتیجەیەکی زۆر گەورەیە بۆیە ئەم عیلمە لە تازە بوونەوەیە بەدایمی زۆر باشە بەدایمی ئەبێ لەگەڵی بڕۆیت بۆی ئەپدێتەکان وەرگریت بۆی خۆشی تازە بێتەوە ئەوەدا ئەبین لە 2016 داهێنانی تاکراوە زۆر ڕاستە تاوان زۆر سپاس دەکەم سپاس بۆ ئەو زانیاری و ڕێنمایانە شتی زۆر باشترمان بیست لەسەر ئەوەی کە پێشتریانی لەسەرمان خوێندوێتەوەیان لە هەنێک کورتە ڤیدیۆیە بینیومە من شتێکی وتۆم نەماوەگەر شتێکت ما بێ پێت خۆش بێ باسی بکەی بەداوای لێبوردنەوە ها کاتی بەرنامەکە هەرەوە نیە زانم وەکو خۆشت باست کرد کە ئەم زانستە زۆر لەوە گەورەتر و باشترەکە لە بەرنامەیەک و دوانە باسی شتەکانی بکرێ زۆر سپاسی ئێوە کەم بێزە بە دۆکو جەناب دەفەرمووی وەگو کورتکراوەی وەکو کەنکلۆژنێک ئێمە ئەم ماستە بەر چاوی خەڵک تەنها ئەوەیە کە هیوادارم کاتێک ئەڵێن دەرزی ئاژنین ئەو کەسانی کە ئیدعای ئەوەکەن دەرزی ئاژنینەکەن ئەگەر دەرزی ئاژنین نییە ناتوانن مەسەڵەن ئیش بۆ چاوکە ئیش بۆ نەزۆکی و نەبوونی مناڵی خانمان یا پیاوان بکە ئەو کەیسانە کە کەسێک نەیتوانێت لەسەرمە ئیشکە ئەو دەرزی ئاژنین نییە ئەوە درایانی دڵینەوەتە دەرزی وشک بڵێ دەرزی وشکەکەم نە لە دەرزی ئاژین دەکەم چونکە ئەم عیلمە حیفە هەر ئاوا بەزایە بڕات حیفە هەر ئاوا خەڵک مەسەڵەن لەگەڵ شتی کاتێکەڵایکە لەوە شتێکی سەربەخۆ و تایبەتە ئەگەر جوان بچیتە ناوی بۆ زۆر شت ئەتوانیشتمان دەست ئەنجاممان دەستکەوێت و بتوانین نەتیجە پێوەرگرین بە تایبەتی ئەو نەخۆشیانەی پەیوەندی بە مێشک و دەمارەوەیە بەتاکیدی دەستەکانی خۆش بۆ سپاس بۆ ئامادەبوونت ئەمڕۆ ماندوومان کردی زۆر سپاس بۆ مامۆستا سوهەیب مستەفا کە بەڕێزیان شارەزان لە دەرزی ئاژنین ئەمڕۆ لای ئێمە میوان بوو قسە و باسمان کرد لەسەر دەرزی ئاژنین و شێوازی بەکارهێنانەکانی ئەو چارەسەریانی کە بۆی گونجاوە تا پرۆگرامێکی تر هەر شاد بن خواتان لەگەڵ بێت.